بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هۆکاری لاوازبوونی پێگەی کورد دەکەین لە بەغدا کە ئێستا پێگەی کورد لە بەغدا یاخود بڵێن پێگەی هەرێم لە خراپترین دۆخیدایە لە بەغدا قسە لەسەر هۆکارەکانی دەکەین قسە لەسەر ئەوە دەکەین دوایەوەی کە دەسەڵاتی فرۆشتی نەوت و هەروە کۆنتڕۆلی داهاتینەوت لە حکوومەت هەرێم سەندایە ئایا هەوڵی دیکە لە بەغداد بەڕێوەی هۆکارەکان چین و ئایا دەرفەتی خۆبەهێزکردنەوە هەیە لە بەغداد یاخود بەکارهێنانی دام و دەستگاکانی بەغدا پەرلەمان حکوومەت دەسەڵاتی دادوەری بۆ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لەگەڵ یەک لە بەڕێزان شوان داودی پەرلەمانتاری پێشووتری عێراق لە ستۆدیۆ هەروە دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆڕی زانستە سیاسیەکان قسە لەسەر ئەم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کە شوان بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە بەرلۆی بچین سەرۆکاری لاوازبوونی پێگەی هەرێم لە سەی بودجە وە دەست پێ بکەین خوێندنەوەت بۆی چی بۆ پێ دوایە کۆتوبندێکی تەواو هەیە بۆ لەسەر فرۆشتنەوە لەسەر کۆنتڕۆلی داهاتەکان لەمە دووە کە لە مەرکەز بێت کە پێشتر هەرێم خۆی ئیدارەی دەدا زۆر سوپاس و سڵاو بۆ بینەرانی پەیام دیارە وا ڕاهاتوین لەم چەند ساڵی دوایە لە هەر پرۆسە یاسایەک لە هەر قانونێک لە هەر هەنگاوێکی نوێ لە هەر بەرەو پێشچوونێکی نوێ کورد کۆمەڵە شت لە دەسەدا تاوای لاتوە ینی خەریک ئەمانکەنەوە دەیرە مەعقوڵەکەی بەندە کوردیەکە ئەوەنە شتمان لە دەستداوە بەداخەوە پێش یاسای بودجە یاسای هەڵبژاردننی پارێزگاکان بوو ئەنەن ئەو هەرا و هوریایی لەسەر دروست بوو کورتی چی لە دەستدا لە یاسای هەڵبژاردننی پارێزگاکان و پەرلەمان کە بەیەکەوە دەمەچکرای چی لە دەستدا بەڵێ کورد لەو یاسایەش شتی لە دەستداوە و نەتیجەکەی ئێستا دەرناکەوێت نەتیجەکەی لە هەڵبژاردنەکانە دەرەکەوێت ئەنجامی هەڵبژاردنەکان و بە تایبەت لە ناوچە جێناکۆکەکان لە کەرکووک و لە دووس قورمات و لە خانەقین و لە سنجارم شوێنانە نەتیجەی ئەو قانونە دەرەکەوێت و هەمووشی ئەگەڕێتەوە بۆ ناڕێکی ماڵی کوردی خۆی کێشمە کێشە و ململانن سیاسیەکان کە لە هەرێمە هەیە بە شێوەیەکی ناتەندروست دەگوازرێتەوە بەغدا لە باتی ئەوەی شەڕی دەستکەوتەکان بکرێ شەڕی قۆڵشکاندنی یەکترێکرێ شەڕی شکاندنی یەکترێکرێ شەڕی ململانەی یەکتر دەکرێت و لەم پرۆژەی بودجەیە کە بینیمان ئەو ڤیددیۆیەی یوسف کلابی و ڕەفیقەکانی لە کامی دڵیانەوە بوو گاڵتەیان بە هەردوو هێزە سەرەکیەکە کردو و وتیانێ بە گۆڵمان کردووە لە ئەنجامی ململانیەکانی ئەوان گۆڵمان لێیان کردووە و قسەکەشیان قسەیەکی حقیقت بوو گۆڵیان کردووە گۆڵەکان چین دیارە ئەو گۆڵانێک کراون یەکەم خاڵ لەم قانونەی کە جێگیر کراوە بە قانون حەقی ئەوە داوەتە بەغدا دەستکاری ئیشی ناوخۆی هەرێم بکە ئیشی دەسەڵاتەکە هەرێمێکە ناوخۆی هەرێمی کوردستان بکات لە دوای نووسینەوەی دەستور یەکەم جارە بەو شێوەیە بە قانون پەل بۆ ئەوە ئێستا ڕێگە خۆشکردن هەیە لە یاسای بودجە تەداخولی بەغدا چۆنە مەبەستت ئەو بەرگەی مادەی 13 دەڵێ ئەگەر پارێزگایەک نیگەرانی هەبوو مەبەست ئەو بەرگەیە بەڵێ بەڵێ ینیەوە خاڵێکی تۆ حەقی ئەوەی داوە پێی و دوای لە دنیا بە ئەوە بۆ ئەوە دانراوە بۆ ئەوەی نیگەرانی دروست بێ نیگەرانی دروستە بێ دروستش نەبێت دروستەکرێ نیگەرانی دروستەکرێ بۆ ئەوەی بۆ چکە تۆ کۆمەڵێ پرس لە پێشتا پرسی بۆ نمونە پرسی هەڵبژاردنت لە پێشە وایە وانە خلافاتی سیاسی هەیە بۆ پرسی هەڵبژاردن بەیانی ئەم خلافاتە سیاسیانە سەرێکێشێ بۆ ناڕەزایی پارێزگایەک لە پارێزگاکان وایە وانە ترەمە لە هەرێمە وا شتەکان نەهاتوو فێر بووینە ینی کارتەکان دژ یەک بەکاردێنێ کارتی بودجەیە کارتی مەعاشە کارتی نەوتە کارتی گومرکە کارتی ئێمە لە ساڵی 91 تا ئێساکە ڕاهاتوین هەرچی کارتەیە کە پەیوەندی بە حیاتی خەڵکەوە هەیە بە تاکی ئەم کۆمەلگەوەیە بە لە منبلانی سیاسی ئەو کارتانە بەکاردێ وەکو فشار و پێم وایە سەرکێشانی زیاترێ بێ یعنی یەکێ لەو خاڵانەی تر کە دوێنێ پێرێ بگوێم لێ بوو سەرۆکی ئەوەی مکافحەی ئیرهابی عێراق عەبدولوهاب سەعادی باسی لەوەی کرد کە لە
سلێمانیە فەوجێکی دژە تیرۆری عێراقیەکەنەوە یعنی ئەمە ئەم هەنگاوانە تازەن بۆ هەرێم یعنی ئەم هەنگاوانە لە چەند ساڵی ڕابردووە هەم نەبووە هەم ڕێگە پێدراوش نەبووە و ئێستا گرفتەکە لەوەیە گرفتەکە لەوەی هێزە سیاسەکان بێباقشن لەم پرسەیانی و خەڵکێش گەیشتۆتە ئاستێکی بێئومێدی بەو شێوەیە کە گوێی لێ نییە چی ڕووەدا چی ڕوونادا ئەمە دەرەنجامی گەندەڵی نییە نەعادالەتی کە خەڵک وای لاتوە ئەمە دەرەنجامی ململانەیەکی سیاسی ناتەندروستە ئەم ململانێ سیاسیە بەشێکی زۆری ئەم ململانێ سیاسیە لەسەر شەڕی دەسەڵات و شەڕی داهاتە باش بەس لە بەغداد وتت پارتیویکێتی هیچیان بەدەستێنە لەو کارتانی کە دژیەک لە بجە بەکارێنێنە ئەو یەکێتی بڕگەیەکی چەسپاندووە بۆ سلێمانی پارتی من ئەو هەرایە زۆرە کرا مەسەڵەن یەکێتی کۆمەڵێ مادەی هەبوو کە لە اتفاقیەی هاوپەیمانی دەوڵەتە جێگیری کردوبوو و لە وەرەقەی حکومەتیشا جێگیری کردوبوو بەڵام پەرلەمان دیفاعی لێی نەکرد لەو مادانە دیفاعی نەکرد یەکێک لەوانە گەڕانەوەی میلاکی مامۆستایان و پەروەردەی کەرکووک بوو ئەوانی لەسەر هەرێ من بگرنەوە سەر بەغا دەستبەرداری بوو بەرامبەر خاڵەکەش ڕوبع خاڵێکی بەدەستێناتیایە ئەو خاڵەی پارێزگاری ناڕازی وەکو خۆشی نەهات ڕۆبعێکی تیا بەدەستکەوت پارتی ئەو هەرا گەورەیە کرد لەسەر مادەی چواردە کەیسە بۆتە مادەی سیانزە لە دەستورا مادەکە هەشت فەقەرەیە پارتی دەنگی بۆ حەوت فەقەرەی داوە یعنی دژی مادەکە نەبووە حەوت فەقەرەی دەنگی بۆی داوە ملاحەزەی لەسەر فەقەرەیەکی ئەخیرە بووە کە خراوەتە ناو مادەکە و دواتر پارتی دەنگی بە کۆی پرۆژە یاساکەشدا یعنی ئەو هەرایە کرا و هەرای ئەعلامیە زیاتر بۆ یەکێتی و پارتی کردویانە بۆ مزایەداتی حزبیە بەسەریەکە لە ناوخۆی هەرێمە و خەڵکی ترش مستەفید بووە لەسەر حسابی هەرێم هەردوولایەنە سەر ڕازین بە بوجەکە وەکو پارتی هەردوولان ڕازی بوون هەردوولایەن دەنگیان پێداوە سوپاس دەکەم دێمە خزمەتت کاکتۆری بایم سوپاسیان بەدەبوونی جەنابیشت دەکەین دەمەوێت سەرنجی بەڕەشت بزانم سەبارەت بە دەستەڵاتەکانی هەرێم لە مەودووە کاکشوان باسیەوە کرد کە بن لە یاسای بودجەدا لە مەودووە لەگەڵ کاکشوان باسمان کرد کە کۆنتترۆلی داهاتی نەوت فرۆشی نەوت لای عێراقا و ئەمڕۆ ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی باسی لەوە کردووە بەغدا ڕەنگە بەمەوەنەوە سێ دەست ببات بۆ خاڵە سنووریەکان بۆ فڕۆکەخانەکان پێ دوایە هەوڵی دیکە بەڕێوەیە بۆ لاوازکردن دەسەڵاتەکانی هەرێم ئەمەش بەوەی ناکۆکی پارتیویکێتی بەنای خۆی بەخشندەی میێرەبان زۆر سپاس بۆ بەرز کاک حەکیم بۆ میوانە بەڕێزەکەتان بۆ بینەرانی کەناڵ ئاسمانی پەیام ئەلبەتە بابەتی بەیەزید هەرێم یا لاوازی هەرێم بەڕاستی بەستراوەتەوە بەلایەنی پراکتیکی بەلایەنی عملی سیاسەتەکان کە لە عێراقدا کاتە دەکرێت ئەلبەتە لە ڕووی تیۆریەوە لە ڕووی نەزەریەوە لە ڕووی دەستوریەوە هەرێمی کوردستان پێگەکەی پارێزا لە دەستورە ینی لە ڕووی دەستوریەوە ئەو مادانی کە باسی فیدراڵ هەرێمێکی فیدراڵەکەن هەرێمی کوردستانەوە ماوەتەوە مادەکانیش وجودی هەیە و کەس ناتوانێت کۆڵی لێ بکات و پێشوانە بتوانێت هیچ کاتێک ئەوە مادانە لە بارودۆخێکیاوە کە عێراقدا دەبڕێت هیچ کاتێک هەموار بکرێتەوە کە ئەو دەسەڵاتانی کە هەرێم هەیەی لە ناو دەستورە بێتە خوارەوە ئەم بابەتەکە بڕاوەتەوە بەڵام بابەتی پراکتیزی واتە عملی ئایا هەرێمی کوردستان تا چەنە دەتوانێت سوود لەمەوە بگرێت یا پرسیارێکی ترکن ئایا هەرێمی کوردستان ناتوانێت چوارچێوەی دەستورە دەسەڵاتەکان دەستورە هەرێمێکی بەهێز بێت عێراق خزمەت بە هاوڵاتەکانی بکات و ڕنگدانەوەی ئەو سیاسەت بۆ خەڵکی هەرێم ببینرێت ئەمە پرسیارەکەی دەبێت بابەتە ئەمە قسە لەسەرکەین ئەلبەتە هەرێمی کوردستان بەهێزبوون و لاوازبوون تەنها نەبەستراوەتەوە بە خاڵە سنووریەکانەوە و داهاتی ناوخۆ و مەسەلەن مەتاڕەت و ئەو فڕۆکەخانەکان ئەمانە لە ڕووی دەستوریەوە و لە بەڕووی یاساش ئەمانە دەبێت ئیدارە بدرێن بە هاوبەشی لەگەڵ هەرێمان لە چوارچەوەی عێراقدا ئەمانە بڕاوەتەوە ینی من پێم وانی ئەمانە هەرێمی کوردستان بتوانێت مەتار بکاتەوە مەتار داخە ئەوەی کە مەتارەکات و مەدار داخە بریتێ لە دەسەڵاتی تایڕانی فڕۆکەوانی عێراقی و ئەو دەسەڵاتی هەوەیە کە ئاسمانی هەولێر داخای ئاسمانی سلێمانی داخا یا ئاسمانی هەردووکیان بکاتەوە بە شێوازە کە بینیمان لە دوای ڕێفراندۆمیش ئەم دوو ئاسمانە داخران و ئەوانش کردیانەوە نەک هەرێمی کوردستان دەسەڵاتی نەبوو ئەمە بینیمان لە ڕووی عملیەوە
بەڵام بابەتی سنوورەکان و داهاتی سنوورەکان ئەمانە دەگەڕێتەوە بۆ ئەو اتفاق و ڕێکەوتنانەی کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغا هەیەتی. من پێم وایە گەورەترین کێشەی هەرێمی کوردستان بریتە لە خودی خۆی، لە خودی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی لەو دوو هێزە دەسەڵاتداری کە ئێستا لە هەرێمی کوردستانە حکمیان بەدەستە کە هەردووکیشیان بێمتمانەی تەواویان لەبەینا هەیە. من باسی بێمتمانەی ناکەم کە لەبینی هێزە سیاسەکانە دروست بۆ باسی ئەوە ناکەم کە پارتیەکەتی چەند بێمتمانان هەرچەندە لە حکوومەتیشان و بینیمان پێشتر کە ناوکەکانی نێوان قوبات تاالبانی مسعود بەرزانی سەرۆکی حکوومەت گەیشتە چه ئاستێکە و چۆن نانێنان یەکتری بە ئاستێکی نزم بینیمان ئەو بازەوە ناکەم و دوای ڕێککەوتنەوە ئێمە هەومان هیوادار هەرێمی کوردستان بە ئارامی و بە ڕێکوپێکی و لە چوارچەوەیەکی پێکەوە ژیان و یەکتر قبولکردن نابژین. بەڵام وەرە سێر کە تۆ هەرێمی کوردستان لە دوای 2005ەوە کە ئەم دەستوری عێراقدا بزراوە مافی داوە بە هەرێمی کوردستان دەستورێکی هەبێ 18 ساڵ هەرێمی کوردستان نەیتوانێت دەستوری بۆ خۆی دانێت کە ئەم مافێکی دەستوریە مافێکی یاساییە کە هەرێم نەیتوانێت بۆ خۆی بگاتە ئاستێک کە لە نێوان هێزە ناوخۆکان دەواتە هێزەکانی دەسەڵات و دەرەوەی دەسەڵات بتوان بگەنە ڕێککەوتنێک دەستورێکمان بێ. ئایا خۆمە خۆ ئەمە لە دیمەشق و لە تاران و لە ئەنقەرە و لە بەغاو نەهاتون ڕێگری لەم بابەتە بکەن ئەمە خۆمان ڕێگری لەبەر کۆمەڵ لەبەرەوە بەهێزی و لاوازبوونی خۆمان لە خاڵێکەوە دەستپێکە کە پێوترە متمانەی هێزە سیاسەکان بە خۆیان و ڕێگدانەوەی خواستەکانی هاوڵاتی لە هەرێمی کوردستانە بیرمان نەچێت بەهێزی هەر هەرێمێک بەهێزی هەر دەوڵەتێک بەهێزی هەر حکوومەتێک بەسراوەتەوە بە چۆنیەتی ڕنگدانەوەی ئەو پرینسیپانەی کە هەیەی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بیکاتە سیاستێک کە لە خزمەتی هاوڵاتیانە بێت و هاوڵاتیان حکوومەت و خۆی لە یەک دۆڵا ببینێتەوە نەک حکوومەت لە دۆڵێک و هاوڵاتیانش لە دۆڵێکی تر ئەوەی کە ئێستا دەبینین بەڕاستی ئەو پاشانگەدانی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە هەرێمی زۆن و سەوزەکە زۆر تۆخ بووتەوە هەرێمی زۆن و سەوزەکە بە ژۆرە تۆخ بووتەوە ئێستا کە ئاماژەتان پێگەلەوە بەرگەی مادەی سازی کە لە یاسای بودجێ عێراقیە هەیە کە حەق دەدا بە پارێزگای کە تعاملی مادی ڕاستەوخۆ لەگەڵ بەغا بکە. ئەڵبەتە من حەزەکەم ئەوەش بڵێم کە یەکێک لە خاڵە بەهێزەکانی هەموو دەوڵەتێک و هەموو حکوومەتێک بریتە لە ئابوورێکی بەهێز. بەڵام ئێمە لە مودەی 10 ساڵە کە ئابووری بەدەستی خۆمانەوە بوو هاوڕاتیانمان تووشی کۆمەڵێن خاڵی گەورە خاڵی نەهامەتی گەورە کرد کە هیواخوازن کە پارەکان لە بەغاوە بێت و موچەکان بۆ دابین بکرد و کە مەش مافێکی سەرەتایی هەموو هاوڵاتیەکە بۆ بگاتەوە ئاسەی کە تۆ بە ناوی ئابووری سەر بەخۆوە بە ناوی ئەوەی کە ئابوورێکی باش بۆ هەرێمی کوردستان دێنێت قەرزارش بێ لەسەری 30 ملیار دینارە 30 ملیۆن دۆلار نازانم 30 ملیار 30 تریلیۆنە 30 ملیارە چنێک کە خەزان هەرێمی کوردستان لە مودێ و 10 ساڵە. ئەمانە دەمانگەێنێتەوە ڕاستی کە ئێمە بڵێن هەرێمی کوردستان لە 10 ساڵی ڕابردوو و لە 20 ساڵی ڕابردووی دوای ڕوخانی ڕژێمی بەعەز و لە دوای 32 ساڵی دوای ڕاپەڕینەوە نەیتوانێت بگاتە ئاسێک کە هاوڵاتیەکانی بۆشایی گەورە نەبێت لە بینی هاوڵاتیان و حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسەکانە. بەڕاستی من جێگەی هەڵوەسە لەسەرکردنە کە ئەم بێمتمانەی هاوڵاتیان بەدەسەڵات ئەم بێمتمانەی لە نێوان هێزە سیاسەکاندا ئەم بێمتمانێت تەنانەت لەناو هەندێک هێزی سیاسی دەسەڵاتە کە لەناو خودی خوانە هەیە و ناکۆشیان هەیە وای کردو ڕنگدانەوە لەسەر ژیانی ڕۆژانی هاوڵاتیان هەبێت و هاوڵاتیان دائما دەسانە سەر دڵیان بزان ئایا هێزە سیاسەکان چیەکەن تاوکو بەتابەت دوو هێزی دەسەڵات تاوکو ڕنگدانەوەی نەبێت لەسەر بازار لەسەر هەڵس و کەوت لەسەر مامەڵەکردنی ناتەندروستی لەناو ئەو کۆمەڵگایەدا بۆیە بەغا بە دوو یاسا بە سێ یاسا بەڵێ سنوورداری دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانەکە لە ڕێگەی دادگای اتحادیە و کە بینیمان چۆن مەسەلەن مەسائلی نەوتی هێناوەژە دەسەڵاتی خۆی چۆن بینیمان لە یاسای بودجەدا مەسەلەن فرۆشتنی ئۆتۆمانە لێوان ڕێکدایەوە چۆن بینیمان کە لە دادگای فیدرالیە مەسەلەن هەرێمی کوردستان پەرلەمانەکەی هەڵوەشاندەوە بەنا دەستوری زانی ئەمە لە ڕووی سیاسی و مەغزایەکی گەورەی هەیە زۆر قوسە بۆ سەر هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان بەتایبەتی پارتیوێکێتی دەبێت لەو حاڵی ببن ئەگەر بێت و هەر شتێک بکەن لە چوارچێوەی یاسا دەربچیدا و کاتە دادگای فیدرالی لە بەردەمانایەوە ئەتوانێت هەنگاوەکانن بە هەڵوەشاوە بە نادەستوری بە ناقانونی لە قەڵە بدەن. بەڵێ سپاس دەکەم کاکتۆر دێمە خزمەت کاک شوان سەبارەت بە بودجە بەرپرسێکی پارتی ئەمڕۆ باسی لەوە کە فێڵیان لێکراوە خۆیان لەو بودجەیە گۆڵیان لێ گۆڵ لە کورت کراوە بەگشتی گۆڵ لە کورت کراوە گەورەترە لە فێڵەکە گۆڵ کراوە لە کورد لە پارتی و لە یەکێتی وەکو حزب نا لە کورد وەکو نەتەوە وەکو هەرێمی کوردستان داکێ خۆی بە خاوەن کوردەزانێت ئەبێ خۆی بە زەرمەند بزانێت
لەو پرسەیە باش من ملاحەتێ بینیەکە مەبوو لەسەر قسەکەی مامۆسا لەگەڵ زۆر خاڵە متفقم بەڵام مەوزوعی دەستوری ڕاستە قوارەی هەرێمی کوردستان بە دەستور جێگیر کراوە و کۆمەڵی خاڵی دەستوری هەیە بەڵام هەموارکردنەوەی دەستور لە بەشێکە لە اتفاقیەی هاوپەیمانی دەوڵەت و کارنامەی حکوومەت پارتیویەکیش پێ رازی بوو کارنامە یعنی ئەم پرسی محافظێکی سێ پارێزگار ناڕازی بێ ئەم پرسی پارێزگای ناڕازیە بۆ ئەو شتەش مەترسیە یعنی سبەی بۆ ئەو مەوزوعش بەکاربهێنرێ مەترسیە باش ڕاز ئێستا مەترسیەوەی ئەگەر بۆ نمونە دووبارە دەستورە مار بکەیتەوە خەڵکی کوردستان دەنگ بەوە نەدا هەرێم بمێنێتەوە چونکە ناڕازیە چونکە دەڵێ دوو لەسەر سێ پارێزگا دەبێت رازی بن وایە بەڵێ ئەمە ئەم خاڵانە خەتەرن ئەمانە هەمووی بۆمبە ئەمانە هەمووی بۆمبە ینی ئەم پرۆژەی بودجەشە بۆ ساڵێک نییە بڵین 6 مانگی تر تەواوە بێ بۆ 3 ساڵە ینی بۆ ساڵی 2025 2025 2023 2024 2025 بۆ 3 ساڵە ینی لەگەڵ تەمەنی ئەم حکوومەتەیە هەیە و هەڵبژاردننی پەرلەمانی عێراقش ناکرێ جارێ ناکرێ هەڵبژاردننی پارێزگاکانەکرێ ئەو گەیتر دەفعکرێ ئەم حکوومەتە 4 ساڵی خۆی تەواوەکات ئەم حکوومەتە 4 ساڵی خۆی تەواوەکات ینی بۆیە ئەمەی ڕۆیشتووە سەرکێشی بۆ شتی ترەکات لە ماوەی چەند ساڵی ئەو چەند ساڵی لە بەردەممانە کۆمەڵێک پرسی گرنگ لە بەردەممانە ئەم پرسە گرنگانە خلافی سیاسی ماڵی کوردی تێدایە لەوانە هەڵبژاردننی هەرێم هێز هەیە ناوێ هەڵبژاردن بکرێت باش وایەوە هێزش هەیە هەڵبژاردن لە بەرژەوەندیەتی بیکە ئەمە بە ئاسانی ئەم هێزانە ناگەنە یەک ناگەنە ئەتیفاق هەر وەکوم ئاماسەش ئاماژەی پێکرد دەستور کە دەستوری کوردستان دانراوە بەغا و ئەنقەرە و تاران ڕێگر نەبوونە کورد خۆی نەیکردووە هەڵبژاردن کە ئیساکە گەیشتۆتە ئەو وەزعی کە حکوومەتی عێراق بێتە داخل بکا و محکەمەی اتحادی قەراری لەسەر دەربکا و کۆمسیۆنی عێراق داوای لێ بکەین بێ سەرپرشتی هەڵبژاردن بکات ناڕێکی ماڵی کوردیە خۆی نەیتوانێت کۆمسیۆنەکەی بگۆڕێ خۆی نەیتوانیوە انتخابات لە کاتی خۆیان بکە خۆی نەویستوە قانون انتخاباتەکەی تعدیل بکات ئەمە خەڵک زۆری نەکردو ئەمە کورد خودی کورد خۆی مەسئولە لەسەر ئەم بابەتە ینی پێ دوای ئێستا دوای نەوت دەستەڵاتی هەڵبژاردنیش بە جۆرە لە جۆرەکان لە هەرێم سەنراوەتەوە ئێستا لەمەوە دەبێت تا کۆمیسیۆنی هەرێم کارا دەکرێتەوە خولێکی داات و عێراق هەڵبژاردنەکان بڕێوە عێراق سەرپەرشتی هەڵبژاردن دەکە بڵێ عێراق سەرپەرشتی هەڵبژاردن دەکا عێراق سەرپەرشتی دارایی دەکا عێراق چاودێری سەرفکردنی دارایی دەکات ئەبێ هەموو راپۆرتی خەرجی چەند ساڵە بگەڕێنیتەوە بۆ بەغدامانە کراوەتە مەرج بۆ ئەوەی کە ئەو بودجەیەت پێ بدا ینی تۆ ئەم مەرجانە جێبەجێنەکەی مەسەل راپۆرتی خەرجی چەند ساڵی ڕابردوو لە 2023 کورد راپۆرتی نەداوەتەوە بەغا ئەو پارەی وەرگرتو چۆن خەرجی کردووە یەکێک لە مەرجەکانەوەیە کە تەوزیحات لە راپۆرتەکانی بنێرێت باش بەزووک و خاڵسونوریەکان لەمە دووە ئیدارەدانەکە سەردەکێشی بۆ هاوبەشی سەبوونمون لەمە دووە قانونی ئیداری مالی هەیە قانونی ئیداری مالی لە خولی سێ پەرلەمانە دەرچوو لە خولی سێ پەرلەمانە لە کاتێکە ئەو قانونە دەرچووە کورد غایب بووە لە پەرلەمانە لەبەرەوە کورد پرسی ڕێفراندۆمی هێنا بووە پێشەوە پەرلەمانتاری کورد بۆی نەبوو بڕاتە دانیشتنەکانی پەرلەمان هەر پەرلەمانتارێکی کورد بڕۆشتایتە دانیشتنی پەرلەمان زوومی کامیرای کەناڵەکان لەسەری حاضر بوو ئەم پەرلەمانتارە چووە ژوورەوە تەخوێن بکرێ ئەمە خاینە چووە ژوورەوە لە کاتێکدا حزوری زۆر مهم بوو بۆ ئەوەی بەرگری لە مافە دەستوریەکانی هەرێم بکرێت لەو قانونەیە ئەو قانونەی سەر جێبەجێکرێ بەسەرتا بە قانون لە شەریکتە لە 150 گەڕێتەوە بۆ دەوڵەت باش بەزووک و هاوبەشی بەرەوبردن لە دەستورات وی خاڵسونوریەکان باوەبەشی بەڕێوە ببرێ هەنیشکاری دەستوری نیە ئێستا بۆ نەگەر نەک دەستوری قانون بە قانون هەشاتووە چونکە لە دەستورە لێ یونەظم بقانون قانونەکەش دەرچووە لە دەرچوونی قانونەکەی تۆ غایب بوویتە باش ئەو تۆی دەرنەکردووە تو خۆت نەچوویتەوە تۆ بە تەمای جیابوونەوە بوویتە لێرە نەچوتێتەوە باش بەس سەبارەت بە هاوپەیمانی دارایی دەوڵەت کە پارتیوی کێدوویان تێویدان کۆمەڵی خاڵی تێدا بوو مادەی تەشکیلکردنەوەی لێژنەی مادی 140 دانانی بودجە هەروە ئەوی مامۆسایانی بڵین مامۆستا فەرمانبەرانی ناوچە دابڕێنراوەکان یاسای نەوت و غاز یاسای پرۆژه یاسای ئەنجومەنی اتحادی پرۆژه یاسای دادگای فیدراڵی لە 6 مانگ دەکارێنە سەر بکرێت
ئەوانش جێبەجێکران دەستبەرداری هەمووی بوون بۆ هێزەکانی تر بۆ ئەوەی یەکتری بشکێنن بەرامبەر بۆ شکاندنی یەکتر بۆ شکاندنی یەکتر یەکێتی کۆمەڵی خاڵی گرنگی لە قانونی ئیداری هاوپەیمانی ئیداری دەوڵەتە جێگیر کردو لە وەرەقەی حکومەت کۆمەڵی خاڵی گرنگی جێبەجێ کرد بەڵام شۆک بوو بۆەوەی لە پەرلەمانە نەیتوانین دیفاعی لێ بکات هەمووی کردە قوربان تێپەڕاندنی ئەو خاڵی کە پارێزگاری ناڕازی هەموو ئەو خاڵان بەزەوەی باشتر نییە بیان ئەوەی باشتر نییە بۆ یەکێتی خۆی بۆی دارەدانی ئەم ناوچێ بۆ یەکێتی باشترە بەڵام بۆ کۆی کورد خراپ بۆچی خراپە بۆ پرۆسی سیاسی کوردی خراپە یعنی ئێمە یەکێک لە گرفتە ئاساسەکانی ئێمە لە تا ساڵی 91 هەمووان قەزیەکمانە بوو ناوی قەزیی کوردی بوو دۆزی کورد بوو لە دوای 91ەوە ئەو دۆزە گۆڕا بۆ ئینتیمای حزبی قەزیی یەکێتی و پارتی مثل بۆ ناوچە جێ ناکۆکان من دایمە قسەیەکم هەیە یکەم ئەڵێم ئێمە کورد تا دەی چواری 2023 خاوەنی کەرکووک بووین تا دەی چواری 2023 دەمی سەدامە خاوەنی کەرکووک بەڵێ لەبەرەوە کەرکووکمان بە قەزیە خۆمان زانیوە هەموو کورد کەرکووکی بە قەزیە خۆی زانیوە لە دەی چوار هەموو کورد ڕووی کردە کەرکووک بۆ تاڵانکردنی کەرکووک دوایی کورد بووە میوان لە کەرکووک بووە مدیری دائیرەکان لە یەکشەم تا چوارشەم بەیانیان لە هەولێر و سلێمانیەوە هاتن بۆ دەوام لە دوای نیوەڕۆگەڕانەوە بۆ هەولێر و سلێمانی میوان بوون لە کەرکووک میوان بوون لە کەرکووک تا 16 ئۆکتۆبەر لە دوای 16 ئۆکتۆبەر هێزێک بەجێ هێشتووە بە شکلی بەجێ هێشتووە بەڵام بەرژەوەندەکانی ماوە هێزێکی ترش ئیدارەی کۆمەڵی بەرژەوەندی خۆیەکات کۆمەڵی کێخا دانراوە لەو شارەوە کێخایانە ئیداری مەساڵحی خۆیانەکەن کوێخە لە کەرکووک کوێخای بەڵێ ئەو کێخانەوانی مەسئولن لە کەرکووکە تا ئێستاش کەسی ئامادە نییە ماڵ و مناڵی بێنێتەوە کەرکووک بەس بۆ مەسئولیاتەکەیان لە کەرکووکن ئەی پارێزگارەکەش دوای پرسیار لێرەکەم چی بەسەر دێمەوە خزمەتت کاک دکتۆر ئیبراهیم سەبارەت بە مادە دەستوریەکانەوەی کە بەڕێزت باست کرد ینی لە دەستور کۆمەڵێک مادەیە تایبەت بە هەرێمەکەوەی کە بەڕێز مادەی 117 دان بە هەرێمی کوردستان دەنەوە هەرێمێکی فێدراڵی مادەی 120 ئەوەی کە بەڕێز وتە دەستورێکی هەبێت مادەی 121 دان بۆ دان هەرێم پەرلەمان حکوومەت دەسەڵاتی دادوەری هەبێت سەرناکێشەوەکەوەی کاکشوان وتی ئەگەر هەمواری دەستور بکرێت خەڵک ناڕازی بێت وەکو قوارەی هەرێم بچووک بکرێتەوە لەت بکرێت البته بابەتی دوو لە سەرسی سێ پارێزگا بابەتە حەزەکەم بۆ بینەران بۆ بەڕێزشتان هەم ڕوون بێت کە ئەمە پێی دەوترێت الڤیتۆ المتەبادل مچۆڵ ڤیتۆ بە ئینگلیزیەکەی و بە کوردەکە خۆشمان بێت دەوترێت حەقی هەڵوشانەوەی هاوبەش چونکە ئێمە لە عێراقە سێ پێکاتی سەرەکیمانەیە کە کورد و سونە و شیعەیە هەر سێک لەمانە سێ پارێزگایان بەدەستە بەڵێ بەڵێ کاکتۆر عفۆن هەر سێ لەم پێکاتانە کورد و شیعە و سونە زیاد لە سێ پارێزگایان بەدەستە بۆی ئەمە یەکێک لەوانەیە ئەگەر هات و تعدیلە کرا لە مەوادی دەستوری ئەگەر ڕێککەوتنیشی لەسەر بکرێت و دیژنەی تعدیلی دەستوریش ئەمە موافقەتی لەسەر بکات دوایی چانسێکی بۆ دوو لەسەر سێ پارێزگا بتوانێت ئەو تعدیلە موافقە نکات و بە موافقەدانە زائیدەن ئەمە لە مادەی 126 لە وازان بڕگەی چوارەمای هاتوو دەڵێن ناکرێت هیچ مادەیەکی ئەم دەستورە تعدیل بکرێت کە لە دەسەڵاحیەتەکانی هەرێمە ئەگەر لە چوارچێوەی سەلاحیات و سڵوتاتی ئیتیحادیە نەبێت ئەو کاتە بێ موافقەتی مەجلیسی پەرلەمانی هەرێمی کوردستان و بگرێت یا سیفتاشی لەسەر بکرێت یعنی شتەکەم دەستورە بە کورتەکە دەستورێکی جامیدە دەستورێکی وەکو بڵێ ڕقە بە ئاسانی ناتوانرێت تعدیل بکرێت تعدیلەکەی ئاسان نییە واتام تعدیلکردنی مەوادی دەستوری هەرێمی دەستوری عێراقی بە قۆناغ و ڕێوشونێکە دەڕوات کە لە هەر شوێنەکە ئەتوانرێت ئەو تعدیل هەڵبۆشێتەوە بگەڕێنەوە سەر ئەسڵەکە کە بریتیان دەستوری کە ئێستا کرد 2005 تعدیل کراوە بۆیە من قسەکەم لەو ڕوانگەیەوە کرد کە هەرێمی کوردستان لە ڕووی مەوادی دەستوریەوە لە ڕووی پێگەکەیەوە لە دەستورە پارێزراوە و پارێزراوەکەشی بۆ ئاستەیە کە ئەگەر بێت و شیعە و سونەش ڕێک بکەون ناتوان تعدیلیکان چونکە کورد و لەسەر سێ محافظی بەدەستەوەیە ئەگەر بێت و ئەوان دەستورەکەش بخەنە بواری
استفتاوە و دەنگی لەسەر بکتێت و لە سەسوی هەرێمی کوردستان ئەتوانێت ئەوە ڕەت بکاتەوە باشە خەڵک ناڕازی هەرێمی کوردستان ڕەگی بە ئاجا قسەکە ئەوەی ئەگەر بێت دوو لەسەر سێ هەرێمی کوردستان ڕازی نەبوو موافقان لەسەرا کرد ئەو کاتە تعدیلەکە دەڕوات ئەگەر بێت شیعە و سونە لجنەی دەستوری دابنێن بۆ تعدیل و تعدیلەکە بخەنە بەر استفتاکە لە هەرێمی کوردستانە ڕێگەی پێ بدرێت ئەو کاتە ئەگەر خەڵکەکە ناڕازی نەبوو تعدیلەکە موافقی لەسەرەکە بەڵام من پێم وایە بارودۆخێکی قورسە چونکە لە ڕووی سیاسیەوە دوو هێزی سیاسی هەن لە هەرێمی کوردستانە ناڵن استفتا بکرێت ناڵن بێتە ناو سنووخەکانی ئستا لە هەرێمی کوردستانە دابنرێت تاکو مەسەلا ئەگەر بێت و بەدڵی ئەوان نەبێت لەبەر مەبەستەکەی من لێرە ئەوەیە ئەم باسی ئەوە نەکەین کە پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریەوە لاوازەکرێت هەر کەسێک باسی ئەوە بکات کە پێگەی هەرێمی کوردستان یعنی من قسەکەم ئاڕاستی میوانە بەڕێزەکەتان کاکشوان داودینێ بەی شێوازێک بەس ئەو کەسانی باس دەوەکەن کە پێگەی هەرێمی کوردستان لاوازە بە لە ڕووی دەستوریەوە ئەوە مەغزایەک و ئامانجێکی سیاسی لە پشت ئەم خیتابیانەوە هەیە بۆ چونکە دەیانەوێت استثماری سیاسی پێ بکەن چونکە لە ڕووی دەستوریەوە هەرێمی کوردستان پارێزراوە بەڵێ دەستور جێبەجێ ناکرێت بەڵێ دەستور جێبەجێ نەکراوە بەڵام ئاگامە لەوەش بێ لە دوای لە 2010 هەتاکو ئێستا هەوڵ هەیە بۆ تعدیلکردنی دەستوری عراقی بەڵام ناتوانیوە بیکەن بۆ ئێمە ئەومان لەبیر نەچێت کە لە ڕووی سیاسیەوە هەرێم مامەڵەکردنی لەگەڵ بەغا ئیتیفاقەکە و ئیتیفاقە جێبەجێ ناکراوە پارتیەکێتی ئەوانتر گۆڵان لێکن وەکو مامۆستا شوان داودی وتی ئەمە تەواوە ڕاستە ئەمانە کورد هەلی زێرینی گەورەی لەدەستداوە لە بەغا گەورەی لەدەستداوە ئێمە لەبیرمان نەچێت حەزەکەم یەک ئاماژە بەم خاڵێ بکەم ئەزانی پێگەی هەرێمی کوردستان بۆچی لاوازە لە بەغا چونکە ئێمە سەرۆک کۆمارمان بەدەستەوە بۆ لە دوای 2005 تاوەکو ئێستا وەزیری خارجی دوو دەورە بەدەستمانەوە بە 2005 وەزیری مالیەمان بەدەستەوە بووە کۆمەڵە وەزارەتی گرنگمان بەدەستەوە بووە هەتاوەکو ئێستاش کێشەکەمان لەگەڵ بەغا چارەسەر نەکراوە لە ئەوەجی ناڕەحەتیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە نانتوانی وەزیرەکان لێ بکشێنەوە کەوابەتە هەرێمی کوردستانی توانێت سیاسەتێکی حەکیمانەی هەبێت لە مودەی 20 ساڵی دوای ڕژەمی بەعزا بتوانێت سیاسەتێکی باش بکات بۆی کەوا مافەکانی هەرێمی کوردستان پەیڕەو بکات ئەمە علاقەی بەسەر دەستورەوە نییە دەستور لێ پارێزرا و دانراوە دوای 2005 هەتاکو ئێستا بەڵام ما نانتوانیوە بە باشی مامەڵە لەگەڵ بوونی پێگەی هەرێمی کوردستان بکەن لە بەغا لە ناو دەستورە بۆی کەوام پێگەی هەرێمی خوا بەهێزکەن بۆ چونکە ئاراستەکان بە ئاراستی تاران و ئێران و ئەملا ئەولاوە بووان زانیوە بۆ شێوازانە ئەتوان هەر پێگەرین بێزکەن بەڵام لە ناکاوێکە بینین دادگای اتحادی دێت و هەموو شتەکانی هەموو ڕیسەکان لێ دەکاتەوە بەخوری باشە دێمەوە خزمەتت بەزۆن کاکشوان تۆ کۆمنتێکتە بوو لەسەر دەستورەکە کۆمنتێکمە بوو مامۆستا ڕاستەکە دوو لەسەر سێ محافەزە هەموو پێکهاتەیەکش سێ محافەزەی هەیە بەڵام ئێمە ئەزمورێکمان هەیە چۆن ئەوە شکێنرا لە دەنگدان بۆ دەستور مەسەل سونەکان پرۆزەی دەستوریان ڕەت کردەوە لە محافەزەی ڕوومادی و لە محافەزەی سەلاحەدین بە تەواوی ڕەت کرایەوە لە محافەزەی مووسڵ شکێنرا لەبەرەوە دەستور ڕۆیشت بووە دەستور ئیسفادە لەوە سونەکان دابش بوونەوە سونەکان دابش سێپارێزگاکە نەیانتوانی بە سێپارێزگا هێنیکە لەبەرەوە هەم کۆمەڵی خلافات هەبوو هەم کورد و شیعە یەک بوون بۆ سەرخستنی کورد دەورێکی زۆری هەبوو لە مووسڵ بۆ سەرخستنی دوو پێکی هاتە متتەفق بن لەسەر شتێک ئەتوانن تێیپەڕێنن و سونە و شیعە لە عەرەبی سونە و شیعە بۆ هەموو شتێک لە دژی هەرێمی کوردستان متتەفقن بۆ تعدیلی دەستور متتەفقن ئەوەی متتەفقن خۆی کێتی و پاتیشخوان بەڕێز دڵی لاوپەیمانی دارێت دۆڵەدا سەری ڕێکەوتون من پێتەڵێم ئاخر تۆ تعدیلەکەی مشکلە مەسەڵەن من پێتەڵێم مەسەڵەن ئێمە کاتی خۆی ڕەتمان کردەوە کەرکووک ببێتە پارێزگایەک لە دوای 2003 کە ئەوجا ئەگەر ببوایەتە هەرێمێک بە واقعێکی کوردی ئەبووە هەرێمێک ئێستا کەرکووک بکە هەرێمێک بە واقعێکی کوردی نابێتە هەرێمێک نی باش بۆ کاتەکرا بە هەرێم ئەوجا بکراتە هەرێم با واقعێکی کوردی زەمینەش هەبوو زەمینەش هەبوو هەمووشی مەمنون بوو عەرەب مەمنون بوو تورکمان مەمنون بوو ئەمریکیەکان مەمنون بوون عێراق مەمنون بوو بیکەنە هەرێم هەرێمی کوردستان بێتە هەرێمێک بکرێتە هەرێمێک ئەوجا بمن کردایەتە هەرێمێک بە واقعێکی کوردی ئەبوو هەرێمێک ئێستا بیکە هەرێم بە واقعێکی کوردی نابێتە هەرێم کە تۆ کارتەکانی بەهێزت هەمووی کارتەکانی هێزی خۆت هەمووی لەدەست داوە لەو شارە هەرێمش ئێستا هێزە سیاسەکانی هەرێمش ئێستا کارتەکانی هێزیان نەماوە مامۆستا ئاماژەی بە شتێک کردوتی هەر مۆزوعێک ئەگەر هەرێم هێزە سیاسەکان پێڕازی نەبن ناکرێ نەخێر ئێستا ئەو هێزە سیاسیانەی هەرێم هێزە سیاسەکانی پێش 10 ساڵ نین لە بەغا کارتی لاوازیان لە بەغا چی بڕیار بدرێ و بکرێتە قەرار ئەبێ بڕۆنە ژێرباری وەک ئەوەی ئێستا بینین لە بودجەیە و لە نەوتا و لە پرسی خاکە و
هەمووی قسەکانی بەغا و بڕیارەکانی بەغا بێت ئەمری واقع جێبەجێکرێ لەبەرەوە توانای ڕێگرتنت نەماوە کارتەکانی بەهێز نەماوە لە دەستهۆی هۆکاری ئەساسیش لە دەستدانی کارتەکانی هێز ململانەی ناتەندروستی ناوخۆیە. سپاس دەکەم دێمەوە خزمەت لەسەر پارێزگار قسە دەکەین کاک دکتۆر سەبارەت بە ئەوەی کە بەرامبەر بەغداد لاواز بووین جگە لە ناکۆکی ناوخۆی پەیوەندی بەوە هەیە کە ئێستا بەنۆم لە دواخستنی هەڵبژاردن هەیە لە کوردستان گەندەڵی هەیە نەبوونی یاسایی بودجە بە هەمان شێوە ئەو راپۆرتە نێودوڵەتیانەی کە لەسەر هەرێم هەن ئەمە وای کردووە زیاتر لە بەغداش پێگەکە لاواز بێت؟ بێگومان هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانە نیەکە پێشتر ئەو پێگە بەهێزی هەبوو هەم لە بەغاوە هەم لە با بڵێن لە چوارچێوەیەکی با بڵێن علاقاتی لەگەڵ دەوڵەتانی تردا بەڵام بەر لەوەی من وەڵامی پرسیارەکە بەڕێستان بمەوە من نەموتوە ئەگەر شتێک پارتیەکێتی نەیەوێت لە هەرێمی کوردستانە ناکرێت وتم ئەگەر بێت و دەستور لژنەی دەستوری پەیدا ببێت دروست بکرێ بۆ هەموارکردنەوەی ئەم دەستوری کە ئێستا هەیە لە 2005 دانراوە و بخلە دەنگدانەوە شیعە و سونە لەسەری ڕێک بکەون ناتوانێت بڵێن ئیستیفتا ئەکرێ لە هەرێمی کوردستان ئەگەر پارتیەکێتی ڕازی نەبن بۆ ئەوە ئەنا ڕاستە لەگەڵ ئەوام ئێستا مەسەلەن دادگای فیدرالی دروست بووە دادگای فیدرالی کۆمەڵە قدراتی داوە وای کردوکەوە هەرێمی کوردستان لە ڕووی هەم سیاسی و هەم لە ڕووی یاسایی و ئەم شتانەشەوە تۆزێک بە ئاراستەی بەغاوە بڕاتەوە ئەمە مەخاڵێکە گومان تێدانێ بەڵام بۆ ئەوەی کە سونە ڕازی نەبوو لەسەر دەستور ئەوە بۆ ئیستیفتا بوو لە ئیستیفتا نهاتۆ مەسەڵەن ئەگەر دوو لەسەر سێ محافظە ڕازی بێ لەسەر ئیستیفتاکردنی دەستور کە دادەنرێت مەسەڵەن ئەو کاتە دەستور بە هەڵوەشاوە قوبوڵەکرد یا قوبوڵ ناکرد ئەوە لەسەر ئاسی هەموو عێراق و بە شێوازێکی گشتی ئیستیفتا کراوە و ئیستیفتاکەش مەخبووە باس و نێژ ناڕازی بن هەرچەندە ئەوان لە لێژنەی دانانی دەستوری هەمیشەیدا هەبوون ئەمە خاڵێک بۆ بابەتی هەرێمی کوردستان کە پێگەکەی بۆ بوونی گەندەڵی و راپۆرتنی و دەوڵەتەکان لەسەر ئازادی ڕۆژنامەگەری و راپۆرتی ناشەفافی و نادەتگەری ئەو شتانە بەڕاستی تەواوە ڕاستە ینی هەرێمی کوردستان وەکو ئاماژەم پێکەم لە سەردا قسەکەم لەم بەرنامە بەڕێزیشتان ینی کۆمەڵەش هەبووە بەدەستی خۆمان بۆ نە بەدەستی عەرەب و فارس و تورک و ئینگلیز و ئەمانە نەبووە بەدەستی خۆمان ئێمە نەمانتوانی وایە حکومڕانێکی باش بکەین حکومڕانێکی وا بکەین کە فعلا بتوانین هەرێمی کوردستان جیاواز بێ لە ئەوانی تر ئێمە جیاوازین لە کۆمەڵی بابەتە جیاوازین دەوەی کە مەسەڵەن کۆمەڵی بینا بەرز کراوەتەوە لە شوێنی لە هەرێمی کوردستان ئەمە بزنسمانەکان و بازرگانەکان بۆ پارەپایەکردن لە هەرێمی کوردستانە بڕۆن گەڕەکان تر بزانن چۆنە بەدەستی کەمئاوی بەدەستی نەبوونی کارەباوە دەناڵێنن یعنی خزمەت گوزارە سەرەتاییەکان بۆ هەرێمی کوردستان دوای 32 ساڵ لە ئازادبوونی هەرێمی کوردستانە وجودی نییە با بڵێن 32 ساڵە دوای 20 ساڵ لە ڕوخانی ڕژەمی بەعەز با بڵێن کاکە دوای 20 ساڵ لە سەدەمی ئابووری سەربەخۆ هەرێمی کوردستان بینین چی بەسەرات لەبەرەوە بابەتێک کە خۆمان عیبەکە لە خۆمانە عیبەکە لە هەرێمی کوردستانە عیبەکە لە ئەو هێزە دەسەڵاتدارانەیە کە مەسەرەن 32 ساڵ هەرێمی کوردستانیان بەدەستەوە بۆ ئاراسیان بردووە لەبەرەوە نەمانتوانیەوەی ئێمە بە خەڵکی دەرەوەش بڵین کە ئێمە ئەتوانین دوای 32 ساڵ لە حکومڕانی لە کاتی خۆی هەڵبژاردن بکرێت لە هەڵبژاردن لە بەغا لە کاتی خۆیان ئەکرێت چونکە بەغا ئێستا هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەنجام داوە مەعەدامان هەڵبژاردننی پارێزگاکان نەبێت کە دەبینین چونکە ئێستا ئەم بڕیارەی دادگای فیدرالی کە دای بۆ هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کاڵی وەشاندەوە بە ماوەی درێژکراوی بۆ پەرلەمانی عێراقی جەگە بێت و درێژ بکرێتەوە کاتەکەی باڕۆژاوی حساب دەکرێت لەبەرەوە ئەگەر بێت و هەڕێ بەغاش هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان پەرلەمانێکی ڕۆژراو بێ پەرلەمان دەمێنێتەوە ئێمە ئێستا عیبێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان بێ پەرلەمانی من لەم ڕۆژانە لە پەرلەمانی بریتانیا بووم یەکێک لەو پرسیاران لە بابەتی هەڵبژاردن بوو یەکێک لەو پرسیارانەی کە یەکێک لە پەرلەمانتارە کۆنەکانی بریتانیا قسەمان کرد وتی پەرلەمانی ئێوە چۆن وتم ئێستا پەرلەمانمان نییە وتی بۆ پەرلەمانتان نییە بۆ شەرح کرد بابەتەکە هەرچەندی ینی کە بە چه ئاراستەیە بە چه قۆناغێکدا ڕۆیشتووە ینی تووشی سەرسوڵمان بوو ینی چۆن شتی وادی وتم بابە وایە لێرە ئەگەر دوای 30 ساڵی تر زانن چ ڕۆژێکە انتخاباتی 5 ساڵی مەسەلەن دەکەن لە بەریتانیا بەڵام لە لای ئێمە ئێستا دەبینین بەڕدۆخەکان بۆ شێوازەیە بەداخەوە و کەسیش نەبووە ڕێگری بکالەوە بەڵکو خۆمان ڕێگرین واتە ئەو حیزب دەسەڵاتدارانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە بۆ ئاڕاستێن بەڵێ سپاسەکەم کاکتور کاک چۆن سەبارەت بە کەرکووک ئێستا کەرکووک لەسەر پارێزگارەکەش دوای 8 مانگ بڵێن کابینی نزیکە 8 مانگ کابینی سوودانی پێکاتوی چیان نەکرد بۆ کەرکووک بۆ ناوچەدا بڕزان بۆ پارێزگارێکی کەرکووک پارتی ویکێتی دایبنین لەو ناوچەیە ئەوەی باس کرا لە کاتی خۆیان هەمووی ئیعلام بوو بەڵام اتفاقی ڕئیسی
کە کراوە اتفاقەکانی پشپەردا ئەوەیە ئەو پارێزگارە بمێنێت تا هەڵبژاردننی ئایندە تاڵبژانی ئەنجومی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگا و کاتی خۆشی من وتارێکم لەسەری نووسیوە نووسیمە ڕاکانجبووری ئەمێنێتەوە وەکو پارێزگار پارێزگار من بازهدەی دوانزە زۆر جار باس لە ناشەرعی بوونی ئەکرێت ئەڵێن پارێزگار ناشەربوونیە بڵێ من پێم وایە ئەو قسەیە غەدرە بیکەین غەدر لە خۆمانەکەین غەدر لە خۆمانەکەین لەبەرەوە ڕاکانجبووری کاتی خۆی بە ئیتفاق و بە دەنگی کورد بووەتە جێگری پارێزگاری کەرکووک کە پۆستەکەشانی پارێزگا بە دەنگی کورد بۆتە جێگری پارێزگای بە دەنگی ئەنجومی پارێزگای کەرکووک بووە کوردش دەنگی بۆی داوە بە ئیتفاقی سیاسی بووەتە بە جێگری پارێزگاری کەرکووک لە دوای لە بۆشایی پارێزگاری کووردا جێگرە بێتە شوێنگرەوەی جێگرە هاتووە بووەتە جێگری پارێزگا تا ئەنجومەنی پارێزگا مابوو تا ئەنجومەن مابوو کورد زۆرینەی ئەو ئەنجومەنە بوو کورد نەیتوانی کۆ ببێتەوە لەسەر پارێزگارێک بڕیان لەسەر گۆڕینی پارێزگار بدا یا پارێزگارێکی تازەدا بنا لە بۆشایی پارێزگارە کوردەکەدا دواتر خۆ ئەو شارە بەبێ ناڕوات بەبێ پارێزگار ناڕاتە ڕێوە حکوومەتی عێراق تەخویلی کرد کە کاروبارەکانی پارێزگار بباتە ڕێوە ئەوەش دانانی و دانان و هێشتنەوەی ڕاکانجبووری کورد دایناوە کورد هێشتێتیەوە کورد هێشتێتەوە تا ئێستا بۆ اتفاقە سیاسەکەش ئەوەیە تا هەڵبژاردننی ئایندە هەڵبژاردننی پارێزگاکان بە پارێزگاری خۆی ئەمێنێتەوە و من پێم وایە اتفاقیاتی ئەقلیمی و هاوکێشەکان هەیە بۆ دوای ئەو هەڵبژاردنەش چۆن بێت و ئاماژەکان بەوە دەرەکەوێت کە ئاماژەکان بەوە دەرەکەوێت کە پارتی اتفاقاتی هەیە بۆ دوای هەڵبژاردنش کە حاڵەتی بۆ کوردیە بدرێتە پارتی پێرێ لەم ڕۆژانە کادرێکی پێشکەوتوی پارتی ئەوەی نووسیەوە باسی محافزەکەشی کردووە کێ بێت بۆ کەرکووک ناوشیە ناوە بڵێ ناوشیە ناو باش بەس هیچیان بۆ ناوچ جێناکوکان کرد لەو هەژمانگە کە سوودانیات و سەرکار لایەنە کوردیەکان مەبەستن تاقە ئومێد بۆ ئەو ناوچانە ئەوە بوو کە ئەو داوایی مامۆستایە و فەرمانبەرانی پەروەردە نەک هەمووی بەس پەروەردە لە ناوچە جێناگۆکان بگرێنەوە سەر ئەمە اتفاقی کردێت لەسەر کراوە لە وەرەقەی سیاسی هاوپەیمانی و لە وەرەقەی حکوومەت کە ڕێکێک لە ئومێدەکانەوە بوو بەڵام بەداخەوە ئەوەش کراوە قوربانی پرسی پارێزگاری ناڕازی بۆ ئەوی کەس خۆی نەکردە ساحب باشە ئێستا بەڕێز چاوەڕێکی دەکەی لە دەو خێرم ئێستا ئەو پەرلەمانیە حکوومەت کاربڕێکەرە لە کوردستانە یاسای بودجەمانیە کێشە هەیە لەسەر بودجە ناکۆکی حیزبەکان هەیە چاوەڕێکی دەکەی یەک نەخستنەوە هێزی پێشمەرگایە لە ساڵی 2009 بەڵێ وتارێکم نووسی بە ناوی خورمات و فت خەمێک لە کەرکووک باشە یعنی ئەو سیاسەتەی کە پەیڕەومانە کرد وازح بوو لە 2002 لە دوای هەڵبژاردنەکانی 2010 وتارێکم نووسی بە ناوی قەترە قەترە کەرکووک لە دەسەدەین لە 2020 واتە لە دوای لە دەستدانی کەرکووک وتارێکم نووسیوە بۆ ئەوەی هەرێم بە دەردی کەرکووک نەچێ باشە دووس خورماتور ڕۆیشت بێباک بووین کەرکووک ڕۆیشت بێباک بووین واب هەرێم بە پێش چاومانەوە ڕوا بێباکین دەڕوا هەرێم ئەگەر بەم شێوە بەردەوام یعنی ئەم هەرێمە مقارنەی بکە بە ئەو هەرێمەی لە دوای 2023 هەمان بووە ئێستا هەرێم نیمان ئێستا بەچکە هەرێمش نین ئێمە دەوڵەت بووین کورد دەوڵەت بوون لە ناو دەوڵەتی عێراقا هەم حکمی خۆیە کرد هەم حکمی عێراقشیە کرد شەریک بوو لە حکمی عێراقشە یەکشت بەبێ پرسی کورد تێ ناپەڕێ ئێستا کورد هەبێ نەبێت چیان بوێت هەیە پەڕێنن ینی ئەمە ئەگەر ئێمە بەم شتانە درک نەکەین ینی بەچی درکەکەین سپاس دەکەم کاکشوان سپاس دەکەم کاک دکتۆر بە کورتی کەمتر لە خولەکەی گەر شتێکت ماوە تێبینێک سپاس دەکەم کاتمان نەماوە وەڵام من یەک تێبینمە ئەوش قسەی ئەخیرمە کە سیاسەتی هەڵەی پارتیوێکێتی پێگەهرێمی پێگەی سیاسی هەرێمیان لاواز کردووە لە مدەی 20 ساڵی ڕابردووی حکومڕانی دوای سەدام حوسێن لە عێراقا بەداخەوە ئەو قسانەی ئەخیری کاکشوان داودی ڕێک تەواوە فعلا قەترە قەترە ئێمە هەرێمی کوردستان بەرەو لاوازی ئەبین و بەرەو ئەوە دەبین کە فعلا ڕووی پێگەی سیاسیەوە ها
ئانا لە ڕۆگوتم ئامادەم پێکرد لە ڕووی دەستوریەکەەوە وجودی خۆی هەیە و بوونی خۆیە زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بیوانە بەڕێزەکەش یە قسێتر بۆ بکەم پێش کۆتایی شەر پەرلەمانتارت هەبووە تۆ شەڕی دنیای کردووە لەسەر پاشەکەوتی موچە ڕۆژی پاشکەوتی موچە دەنگدان لەسەر پاشەکەوتی موچە لە شوقەکەی خۆی نەچۆتە پەرلەمان دەنگی بۆ بدات نەکدیفاع بووە بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ بڵاتەنکە کێشوان داولی و دکتۆری براهیم محەممەد سپاس بۆ بینەرانی بڕێ سپاس بۆ هاوکاران.